خوشکرنا رکن حتی چرا داد به ری خوشکر که ولاتی دیسا برای خوب بدنه گوندان زیراتر آلیکاریش حکومت ور بگرن کرته گشتو کاله هات نوچوند نیف براب تایبتی جی نافچین جدا جدا دا زیراتر ببه او پروژه کنگیده تمام بن برای احمد قادر قایم قام قزاروانده جو سوران پا اکی راستا خود گلمده برای احمد گلک سپاس کن گلمدانه کنگی او پروژه ده تمام بن کیش کن او گنده اون خدمت گذاری تمامی ریک و پران ده بگهنی دی پرزگری که هات نوچونه نامینه سپاس بو او درفتی برایستان طبعا لچوارچێوەی کارەکانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕاستپاردەکانی جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار مەسرور بارزانی ئەولەویاتی کارەکانمان گەیاندنی خزمەتگوزاریەکانە بۆ هەموو شوێنەکان کە بەهۆی قەیرانەیەک لە دوایەکان ئەو زۆر لە خزمەتگوزاریەکان وەستا بوو تەبعاً کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان سەرەڕای ئەو قەیران و قەیرانانەی لە بواری دارایی قەیرانی تر کە هەبووە بەڵام پرۆژە خزمەتگوزاریەکان نەوەستاندووە و بەردەوام بووە لە گەیاندی پرۆژە خزمەتگوزاریەکان ڕێگاوبان ئاو کارەبا کە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە و بە تایبەتیش دوای دروستبوونی ئیدارەی سربەخۆی سۆران و پاڵپشتی ئیدارە بۆ جێبەجێکردنی پرۆژەکان دیارە ئێمە توانیمان هەڵمەتی باش لە بواری جێبەجێکردنی خزمەتگوزاریان بکەین و پشتی شێریش بەر گوندەکان بکەوێ ڕێگاوبانی گوندەکان کە ئامانجمانە کە گوندەکان زیاتر ببژێندێنەوە و بایەخی زیاتر بە گوندەکان بدرێ بۆ ئەوی بتوانرێ ببنە سەرچاوەی داهاتوو و هەلی کار بۆ هاونیشتیمانیان دابین بکەن و گوندەکان زیاتر ئاوادان ببنەوە بۆیە ڕێگاوبانەکان بوونەتە کاری سەرەکی ئێمە و خۆشبەختانە ئەمساڵ لە دۆڵی ئاکۆیان کۆمەڵێک پرۆژەی ڕێگاوبانمان خستەواری جێبەجێکردن کە ڕێگای فەقیان گەرەوانی سەر و نۆژەنکردنەوەی ڕێگای سەران و هەروها ڕێگای ئاکۆکەون و کۆنکریتکردنی شەقامە ناوخۆیەکانی ئاکۆیان گەرەوان و چەندین شوێنی تر لە بەرزێوە لە بێخاڵ و لە بەرنامەواد لە ماوەیەکی نزیک کار لەسەر کۆنکریتی شەقامە ناوخۆیەکانی وەرتێ و گوندەکانیش بکەین و بێگومان ئەو خزمەتگوزاریانە ئێمە لە بواری ڕێگاوبانەوە لە هەموو شوێنەکان بەردەوام دەبێ و ئەوەش ئەو ڕێگایانەش کە پێشتر ڕێگاکانیان باش نەبوو ئێستا ڕێگایەکان قیرتاو دەکرێن دەبنەهۆی ئەوەی گوندەکان ببژێنەوە و هاوڵاتیان باشتر سوود وەرگرن چکە ئەو ناوچانەی ئێمە هەم لە بواری گەشت و گوزار لەبارن و لە هەمان کاتیشدا لە بواری ساختکردنەوەی بەرووبوومەکان کە ئەو شوێنانە بە تایبەتی دۆڵی ئاکۆیە لە ڕووی بەرووبوومی ترێ دەوڵەمەنداوە لە بەرووبوومەکانی تر و بەخێوکردنی مەڵ و ماڵات کە دەتوانرێت باشتر خزمەتی ئەو شوێنانە بکرێ و هاوڵاتیان ئاسانکاری گەورەیان بۆ بکرێ بتوانن ئاسانتر بازارەکان ڕابگەن و بتوانن پرۆژەی داهاتی بکەم هیچ گوند هەنە نوکە تایبەتیژی سنوورێ سۆران ڕەواندز تایبەتیژی ڕێکên وانات باش نەبن پلان دابت ئەو ڕێکەژی بێنە چارەسەرکردن یانجی سەداسەد هەمی ڕێکت خۆشن ژوی هەمی گوندان و خزمەتگوزاریان ڕێکاوبان ئیدی تەمامت بن تەمامبوونا تەمەنی کابینەوە هەمی حکومەت هەرێما کوردستان یعنی مەبەستان بەری حکومەتە دەهات طبعا ئێمە خزمەتگوزاریەکان بە شێوەی قۆناغ جێبەجێ دەکەین لەو قۆناغە بەشێکی زۆری خزمەتگوزاری و ڕێگاوبانی گوندەکانمان جێبەجێ کردووە و گوندی تریش ماون و ئێستا لە پلانماندایەکەوانیش جێبەجێ بکران گوندی پیرروسوا و گوندی پیرروسوای نوێ و هە گوندی کەڕەک و هەموو ئەو گوند و گوندانەی لە سنووری قەزای ڕواندز هەیە لە پلانەوە و احتیمالی هەیە و لەوانەیە لە ماوەیەکی نزیک ئەوانش کاری لەسەر دەکەین بۆی ڕێکارەکان لە ماوەیەکی نزیک ئەوانش ئەو پرۆژانش جێبەجێ بکرێ چکە وەک باسم کرد قەیرانەکان کاریگەری نەبووە لەسەر کاروباری کابینەی نوێی حکوومەتی سەرڕای ئەوەی هەوڵی دایە کابینەی نۆ ئەو قەیرانانە تێپەڕێنێ و خزمەتگوزاریەکان کە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی هاونیشتیمانیانەوە هەیە ڕانەگریت بۆ ئەوی بتوانین
پێشکەوتن و بەرەو پێشچوونی گوندەکان و ئاواییەکان و خزمەتکردنی هاوڵاتیان لە ئەولەویاتی حکوومەت بووە بۆیە بەردەوام دەبین هەموو شوێنەکان دەگرێتەوە بەڵام بە شێوازی قۆناغ بە قۆناغ خزمەتگوزاریەکانمان بەردەوام دەبێت ئارمانج گەهاندنا ڕێکان و خوشکردنا ڕێکان بە گەڕیانە وڵاتیانە خەلکی گوندانە ji بووی سەر گوندên wan ئاوادانی زیاتر هەبە ji بووی گشت و کاڵێ تایبەتی jî dergehekê baştir ji bûî cûtkaran bêvekirin gel vê êdî welatiyên gundan pêtivî gihandina xizmetguzariyan heye xizmetguzarî gel gihandina rêkan temamî digehin çawa alîkariya welatiyan bêkirin ji bûî avadankirina gundên wan alî hikûmeta Herêma Kurdistanê ve طبعا ئەوەی ئەمە ئێستا دەیکەین لە ڕووی ڕێگاوبانەوە کارەبا ئاو بۆ سەقامگیری ژیانی گوندەکانە کە بتوانن هەموو ئەو پێداویستیانەی کە ڕاستەخۆ پەیوەندی بە ژیانیوانی هەیە لە گوندەکان ئەوەی لە شارەکان دەست دەکەوێت لە گوندەکانیش هەبێ و لە ڕووی قوتابخانە و خوێندنیشەوە گرنگی پێدەدەین بۆ ئەوەی بتواندێ هەموو گرفتەکانی ڕۆژانەیان ئەوەی پەیوەندی بە ژیانیان هەوێت دابین بکرێت لە ڕووی تەندروستیشەوە بە هەمان شێوە بۆ ئەوەی گوندەکان بە ئاوەدانی بمێننەوە و هاوڵاتیان بیر لە کۆچ بەرەو شارەکان نەکەنەوە چونکە خۆمان دەزانین هەم لە ڕووی زراعەتەوە لە ڕووی مەڕداریەوە ئەوانە لە دێر زەمانەوە سەرچاوی داهات بوونە بۆ شارەکان و پێداویستی خودی خۆیان و شارەکان سنتەری شارەکانیشیان پڕکردوتەوە لە ڕووی بەروبوومە کشت و کاڵیەکان و لە ڕووی مەڕووماڵاتەوە بۆیە ئامانزمانە کە ئەو بەرنامەی گوندەکان یاخود ئەو کاروباری گوندەکان بە هەمان شێوە ببینیتەوە و خەڵکەکە هەوڵ بدرێ کە ببنە سەرچاوی داهات و هەلی کاری لە گوندەکان بڕەخسێ بۆ ئەوەی هاوڵاتیان ڕوو لە گوندەکان بکەنەوە و پرۆژەی ئیستثماری گەورەش کە لە بواری شیرەمەنی و مەڕەبا و لە قوتونانی بەروبوومە کشت و کاڵیەکان کە ئەوەش ئێمە هاوکار و پاڵپشتی لایەنی وە بەرهێنەرەکان دەبین بۆ ئەوەی بتوانن لەو ڕووەوە بەرهێنان بکەن بۆ ئەوەی هەلیکار دابین ببی و گەنج و لاوەکانی گوندەکان ئەوانەی بتوانانی هەلیکاریان بۆ دابین بکرێەوە گوندەکان زیاتر ئاوەدەن بۆ ئەوە هەمووی لە پلانی کابینێنی و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەنگاوی باش شاوێشتراوە و سەرکەوتنی گەورە تۆمار کراوە و ڕۆژانە دەبینین کە لە شار و چارەچکان پرۆژەی گەورەی ئیستثماری دەکرێت بێگومان ئەوانە هەموو کاریگەری دەبێت کە گوندەکان ئاوەدان ببنەوە و بتوانین خزمەتی زیاتری گوندەکان بکەین gelek spas berê Ehmed Qadir Qayimxanek Hezarlandê ji soran ڕاستەخۆین gelme spas bû.